دکتۆر محەممەد سەرەتا سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە وەکو دەزانین لە ماوەی ڕابردوودا دۆسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا زیادیان کردووە و ڕۆژانش ئەمە با بڵێن ڕائگەیەنرێ دەمەوێت بزانم لە ئێستادا وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان تا چەندێک توانای با بڵێن ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە کوشندەی هەیە. ئەم کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەڕاست ئێمە وای دەبینین لە ئێستادا هەرچەندە بارەکە لە مەترسێکە بەردەوامە ژمارەکە لە هەڵکشاندایە بەڵام بۆ ئەم ژمارەی ئێستا توانای وەزارەتی تەندروستی دەتوانێت هەموو ئەو نەخۆشانە لە خۆ بگرێت و دەتوانێت خزمەت گوزاری پزیشکی پێویستیان پێشکەش بکات ئەگەر هاتوو ژمارەکە لەم سنوورانەدا بمێنێتەوە و زیادکردنێکی زۆر گەورە و توشببوونی زۆر ڕوونەدات کە بێگومان ئەوش دەوەستێتە سەر زۆر فاکتەر لەسەروی هەمویانەوە ڕادەی پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایی خۆپارێزیەکان کاریگەریشی زۆری دەبێت لەسەر کەمکردنەوەی ئەم توشبوانە ئێمە دەبینین ئەگەر ژمارەکە بەم شێ بمێنێتەوە و ڕێنمایی خۆپارێزی جێبەجێ بکرێت پێشبینی ئەوە دەکەین کە نەگاتە ئەو ڕۆژەی لە دەرەوەی توانای سنووری هەرێمی کوردستان بێت بەڵام بە پێچەوانەوە ئەو ڕێنمایانە فەرامۆش بکرێن لە هەر ئەگەرێکدا لەوانەیە ڕوبەڕووی کارەسات ببینەوە. بەڵێ باشە دکتۆر لە ئێستادا ڕێژەی پشکنینەکان چۆنە ئایا ئەو پشکنینەی کە ئەکرێ ئێستا لە هەرێمی کوردستاندا بەسە بۆ دانیشتوانیان نا؟ ژمارە پشکنینەکان ئێستا بە شێوەیەکی گشتی لە 24 کاتژمێر بە نزیکەی 2000 پشکنین دەبێت هەندێک جارە و ژمارە زیاتریشە ئەگەر وەکو پێشتریش باسم کردو ئەگەر بۆ ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان هەڵسەنگاندنێکی بۆ بکەین بە نزیکەی لە ئاستی ستانداردە بێگومان ئێمە زۆر تموحمان زۆر لەوە زیاترە بەڵکو بتوانین ژمارە پشکنینەکان زیاتر بکەین بەڵام توانای ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی تاقیگە و لە ڕووی کیتی بەردەست و ئەمانە لە ئێستا بە ئەوەندەیە و ئێمە زۆر هەوڵ دەدەین ژمارە پشکنانە بەرز بکەینەوە چونکە بە یەکێک لە کاریگەرترین ڕێگاکان دادەندرێت هەم بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان و هەم بۆ دوای ئەویش بۆ ڕێگریکردن لە بڵاوکردنەوە چونکە تۆ تا زووتر ئەو دەستنیشان بکەی زووتر ڕێگری دەکەی لە بڵاوبوونەوە. باشە هاوڵاتیان چەندێک دێن بۆ پشکنین؟ لە سەرەتاوە بەشێکی زۆری هاوڵاتیان داهاتن دواتر لەبەرەوەی حاڵەتەکان کەم بووە بۆ ماوەی 8 ڕۆژ لە هەرێمی کوردستان حاڵەتمان تۆمار نەکرد پشکنینەکان کەم بووە ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان لەلایەن پزیشکانی بەڕێزەوە دەنێردرێن کە نیشانەکانیان هەیە یان لە ئەنجامی بەدواداچوونی ئێمە وەکو تیمەکانی تەندروستی کاتێک بە پشکنین بۆ کەسانی دەوروبەری توشبووان دەکەین دەردەچن بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان زۆر حەز دەکەم ئەو پەیامە بگێنم بابەتەکە وەکو ستیگما بە عیبەیەک دەیبینن یان دەکرێت بەشێک لە ترسیان تێدا بێتنەوەکو دەستنیشان بکرێن هەندێک وێنەی خراپ هەیە سەبارەت بە کۆرۆنا لەناو کۆمەڵگا ئەمانە وای کردو بەشێک لە هاوڵاتیان نانێ پێشکرینیان بۆ بکرێت یان هەندێک کەس لە ڕووی دەرونیەوە ئاسایی نیە بەلایەوە مرتاح نابێت کاتێک پشکنینی بۆ بکرێ ئەو کەسانە هەبووە و چەند تاکتاکە حاڵەتێش هەبووە خەڵک ڕەرزی کردێتەوە پشکنی بکاو تەنانەت حاڵەت هەبووە خۆی ون کردووە لە ترسا ئەو حاڵەتانە ڕۆژانە تاکتاکە لە ناو نەخۆشخانەکان دەبیندرن بەداخەوە. بەڵێ باشە دکتۆر لە ئێستادا کاتێکە ئەو نەخۆشانەی کە دیاری دەکرێت ئەمانە نەخۆشی با بڵێن ڤایرۆسی کۆرۆنایانەیە لە هەرێمی کوردستاندا بە چ شێوەیەک چارەسەریان بۆ دەکرێت لە کاتێکدا کە دەزانین هێشتا ینی چارەسەریەکی وانییە کە بوترێت ئەمە لە جیهاندا بەکار بێت بۆ هەموو با بڵێن بۆ هەموو نەخۆشەکان هەر شوێنە و بە شێوەیەک چارەسەری نەخۆشەکانەکەن دەمەوێت بزانم لە هەرێمی کوردستان چیەکەن. ئێمە لەسەر پرۆتۆکۆلی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڕۆین بۆ پۆلێنکردنی نەخۆشەکان بۆ 3 پۆلن کەسانی جێگیری بێنیشانە یان نیشانەی زۆر سووک ئەوانەی باری تەندروستیان تۆزێک خراپە کە پێدا وترێت مام ناوەند ئەوانی باری تەندروستیان زۆر خراپە کەسانی بێنیشانە یان نیشانە سووک ئەمانە تەنها چاودێری دەکرێن ئەوە پاڵپشتی دیکەی دەرونیان پێویستە پاڵپشتی کۆمەڵاتیان پێویستە چەند بە چاودێریەگە گەر هاتوو نیشانەیەکیان هەبێت چارەسەری و نیشانانیان دەکرێت بە هەمان شێوە بۆ حاڵەتی ناوەندیش هەندێک دەرمان کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پێشنیار کراوە ئەمانە تەنها چارەسەرن بۆ کەمکردنەوەی توندی نەخۆشیەکە و ئەگەریمانەوەی نەخۆشەکە لە ژیاندا زیاد دەکەن بە هەمان شێوە لەلایەن وەزارەتی تەندروستی عراقیشەوە لای هەسەرهێڵین و هەمان چارەسەر بەکاردێنین لە حاڵەتی توندیشدا پێویستی بە چارەسەری ئۆکسجین و پاڵپشتی دیکە دەبێت و چارەسەرەکان زیاتر دەبن و دەکرێت لە هەر چرکێکدا لە حاڵەتی زۆر خراپ و کریتیکەڵدا بچێتە چاودێری چڕ و هەناسەدانی دەستکرد کە حاڵەتی وامان هەیە بۆ نمونە لە هەولێر حاڵەتمان هەیە ئێستا لەم چرکەیەدا و لە سلێمانیش حاڵەتمان هەیە ئەمە لە حاڵەتی توندا دەبن بەڵام ئەو پرۆتۆکۆڵە وەکو وچم
لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و پێشنیارکراوە. باشە دکتۆر لە ڕووی ئامێری هەناسەدانی دەستکردەوە ڕەوشی با بڵێن وەزارەتی تەندروستی چۆنە دەبینین لە هەندێک وڵاتە کێشەی کەمی ئامێری هەناسەدانی دەستکرد هەبوو. بۆ هەر هەموو هەرێمی کوردستان ئێمە بە نزیکەی 200 ئامێری هەناسەدانی دەستکردمان هەیە کە بتوانین سوودی لێوەربگرین بۆ ئەم پەتایە. لە ئێستادا چەند حاڵەتێکی کەم لەژێر ئامێری هەناسەدانی دەستکرددا دەتوانین پێشبینی ئەوە بکەین کە لە ڕووی ئامێری هەناسەدانی دەستکردەوە بۆ ژمارەیەکی زۆر لە توشبوانیش کێشەمان نابێت، چونکە بە شێوەی داتا جیهانیەکان سەتایەکی ئەو حاڵەتانە حاڵەتیان زۆر کریتیکەڵ و تون دەبێت کە پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد بێت 100 تا 105 لەو ڕێژەیەدایە بەپێی ئەو وڵاتە دەگۆڕێت. ئەمە لەبەر ئەوەی کە ژمارەی بێدەگو هەناسەدانی دەستکرد 200 قەرەوێڵەیە تا ڕادێکی زۆر دەتوانێت بۆ چەندین هزار خۆی بگرێت، بەڵام مانای وانە ئێمەش تەواو دەتوانین تا هاتانە خۆش وەربگرین. بێگومان ئەمە سنوورێکی ئەگەر بگاتە 10,000 تا 20,000 حاڵەت بێگومان ئێمەش دەکەینەوە قۆناغی کێشەمانەوە بۆ دروست بێت، نەک بەتەنیا لە ئامێری هەناسەدانی دەستکرد وەکو لە نەخۆشخانەکان و لە کارمەند و لەوانە ژەگە ژمارەکە ئەوەندە بەرز بێتەوە بێگومان ترس دروست دەبێت. بەڵێ باشە دکتۆر ئێستا باز لەوە دەکرێت کە لەوانەیە لە وەرزی با بڵێن ئەنفلۆنزادا کە لە پاییزدا دەست پێەکە جارێکی تر شەپۆلێکی تری با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا دەست پێ بکاتەوە. هەرێمی کوردستان چەندێک ئامادەیە تا چەندێک خۆی ئامادە کردووە بۆ شەپۆلی دووەمی ئەم ڤایرۆسە؟ ئێمە هەر لە سەرەتای ڕوبەڕوو بوونەوە یان پەتایە کۆمەڵێک پلانمانداناوە لە پلانی ئەوەی بەر لە هاتنە ژوورەوەی ڤایرۆسەکە لە حاڵەتی دەستنیشانکردن لە حاڵەتی زۆربوون و لە حاڵەتی لە دەست دەرچوونیش ئەم پلانانە دانراوە لە ڕووی وشاری تەندروستیەوە بە بەردەوام هەوڵی خۆمان دەدەین لە ڕووی دەوامی فەرمانگەکانەوە ڕێنمای تایبەتیان بۆ دەرچووە بۆ هاوڵاتیان بۆ فەرمانگەکان بۆ قوتابخانە بۆ زانکۆکان لە ڕووی لەسەر ئاستی وەزارەت بە هەماشەوەکو باسم کرد بەخۆڵمان داوا پشکنینەکان زیاد بکەین. هەموو ئەوانە دەکەوێتە سەر وەزارەت لە قۆناغەکانی دیکە دابینکردنی شوێن و نەخۆشخانەکانە ئەکە لە پلانێک لە پلانەکان بریتە لە زیادکردنی نەخۆشەکان دواتر ڕاگررتنی خزمەتگوزاری بەشێک لە خزمەتگوزاریە ساردەکانی پزیشکیە دواتر ڕاگررتنی کۆمەڵێک خزمەتگوزاری دیکە تا دەگاتە ئەو قۆناغی ئەگەر بگەینە و حاڵەتە هەموو خزمەتگوزاری تەندروستەکان بوەستن تەنها خزمەتگوزاری کۆڕۆنا لە نەخۆشخانەکان پێشکەش بکرێت کە هەمیشە من لەگەڵ ئەو قسەی ئەوەش دەڵم لەو کاتەدا ئێمە لە کارە ساتێکی مرۆیدا دەبین بێگومان کەسا مردومان یەکجار زۆر دەبێت. بەڵێ دکتۆر محەممەد خۆشناو و تەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش.